سێ ئەفسەرین پۆلیسان لە نۆرث کارۆلاینە ji kar hatin derxistin ji ber baweriyên ferq û cudahiyê. Civîneka karbedestên Amerîkî û Çînê bi sarî û bê wêne derbas bû. û xwepêşandanên fermanberan li Silêmaniyê ji bo mûçeyan didomin. سلااو و ڕێز و هیڤین دەمەخۆش دەگەڵ بەرنامە کورد کونەکشن ji dengê Amerîka li Washington. Sê efserên polîsan li wîlayeta North Carolina ji karên wan hatine derêxistin piştî derketina vîdyoyekê ew têda dibêjin ku şerê navxwe li Amerîka PTV bû ji bo paqijkirina reşan ji ser erdê. Rêveberiya polîsên Wilmington ew biryar li dijî sê ئەفسەران ستاند هەر یەک جوانە ژی هات تاوانبارکردن بە پێشیلیا پیڤانên ڕەوشت و مۆرال و گاڵتە و تەنازێن بکێڕنەهاتی. ڕێڤەبەری پۆلیسên Wilmington Danny Williams گوتە ڕۆژنامەڤانە cihêvan renga reftar û baweran di sazî û di bajarê me de nabe. Heftiyên xwepêşandan û nerazîbûnan li Washington hezaran nîşan, sembol, wêne û karên honerî li ser dîwar û cadan bi cê hiştine. Helbet têzanîn ku ev wê gelkê giring bin ji bo dîroknasan. Mozexana Niştimaniya Efrîkayî yên Amerîkî jî lêre li Washington û mozexana Smithsonian dixwazin wana biparêzin. ئەوان ڕۆژ لە دوای ڕۆژ خۆپێشاندانیان وەڕێخست، ئەویش بەهۆی مەرجی جۆرج فلۆید پیاوێکی ڕەشپێست کە درنگانی مانگی مای کاتێک لەلایەن پۆلیسەوە لە ئالەتی مینەسۆتا دەست بەسەر کرابوو جانی لەدەستدا. خۆپێشاندەران سەدان وێنە و دروشم و کاری هونەریان بە پەرژینێک لە نیزیە کۆشکی سپی پێوە بەست بوو. ئازار و خەبات گەلێک جاران دەبێتە هاندەری باشترین هونەر. هەموو ئەو خەڵکە بیر و هەست و پێزانینی خۆیان بۆ ئەو بەرهەموو تابلۆیانە نیشان دەدەن. وا بڵاوبەوە کە پەرژینەکە هەڵدەگیرێت، هەر بۆیە کرێکارانی شار و خۆبەخشان پێکەوە ئەو وێنە و شتانی مابوونەوە کویانکردنەوە و بۆ دیوارێکی ئەو بەریشە قامیان گواستنەوە بۆ ئەوەی پارێزراو بن. لە پێشتا کە نزیک بووینەوە بەلامانۆ سیر بوو کە هیچ پەرژێنێک نەبوو وەک ئەوەی لە تەلەڤیزیۆندا هەبوو و پاشان چوین بۆ خواردتر و هەموو نیشانە و هێماکان لەوێ بوون و پارێزراو بوون. سپاس بۆ ئەوەی کە دەتوانین ئەوانە ببینین. موزە نیشتمانی ئەفریقای ئەمریکایی سمثسۆنیەنس بۆ مێژوو کۆلتور لە واشنگتنی پایتەختە و تیمێک بۆ وەڵامدانەوەی خێرای بۆ کۆکردنەوە پێکێناوە. سەرپرستی موزەکە دەڵێت ئامانجی تیمەکە کۆکردنەوەی بەڵگە لەسەر خۆپێشاندانەکانی کۆمەڵایەتی لە وڵات و دەوری جیهانە کە مەرجی فرۆید و نمونونەکانی هاوشێوە بەهۆی ستەمکاری پۆلیس دەستیان پێکرد. لە پشتی ئەو تابلۆیانەوە دەنگی ڕاستەقینە و ئەزمموی ڕاستەقینی ژیان و مرۆڤایەتی ئامادەگی هەیە کە پێکرا پەیوەندیمان لەگەڵ یەکدا پێکەوە ساز دەکات. موزەکە هیوادارە دەرفەتێک بۆ وتوێژێکی ڕاستیانە سەبارەت بە ڕەگەز بێت. ئێستا ئەوە قۆناغی گۆڕانە لە مێژووماندا دەتوانێت داوای ئاخافتن بکەین لەسەر ڕاستیکی ئاشکرا. لەو ڕێگایەوە دەتوانین وەک مرۆڤایەتی بە کۆمەڵ پێشکەوتن ساز بکەین. هیوادارم ڕۆژێک ئەو کۆلێژە وەک بەشێک لە موزەی نیشتمانی ئەفریقی ئەمریکیەکان لە واشنگتۆن ببینم. بەمانایەکی تر نیشانەکانی ئەم کاتە وەک بیرەوەری مێژوو دەمێننەوە. لە هەفتیا بۆری جڤینەکە مەزن دیپلۆماتین ئەمریکا و چینێ بەساری بێ ڤیدیۆ و بێ وێنە دەرباز بوو. ji derên dîplomasî dibêjin ew civîn bi daxwaza Çînê bû li demê ku bilindbûna girjiyan di nêvbera her du welatan de her berdewam e. ڕێخنەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە چین بە مەسەلەی مامەڵەکردنی چین لەگەڵ تەشەنەی پاتای ڤایرۆسی کۆرۆنا نەوەستاوەتەوە. کاردانەوەی حکوومەتی چین دژ بە هۆنگ کۆنگ نوێترینیانە لەو زنجیرە ڕێکارانە کا لە دۆخی لە مێژینی ئەو شارە و پێگەی سەربڵندی کەم دەکاتەوە. سەرۆک ترامپ هەڕەشەی کردووە پەیوەندیە ئابوووریەکانی وڵاتەکەی لەگەڵ چین دابڕێنێت هاوکاتی ئەوەی سەودایەکی نوێی ئابووری بە بنبەست گەیشتووە.
کۆبوونەوەکەی هەفتەی ئەم مانگە لە هاوایی لە نێوان مایک پۆمپیۆی وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و نێوان یانگ گزیاچی و دیپلۆماتی باڵای چین چارەسەرێکی کەمی کێشەکانی نێوانیانی کرد. چین وتیوێژەکانی بە بنیادنەر پێناسە کرد. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گوتی چین ڕاشکاو نەبووە و چاوەڕوان دەکەین کەمبوونەوە لە ئاستی ڕەفتارە شەڕەنگێزیەکانیدا ببینین. بە 2 ڕۆژ دوای کۆبوونەوەکە پۆمپیۆ لە کۆبوونەوەی لوتکەی دیموکراسی کۆپنهاگن هوشیاریدا. چین هەڵمەتی چاواشەکاری و هێرشی سایبەری زیان بەخش پیادە دەکات بۆ لاوەزکردنی حکومەتان و خوڵقاندنی ناکۆچی لە نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەوروپا، هەروەها باری سەرژانی وڵاتانی بەرەو ڕسکانچوو گران دەکات بە قەرز و پشتبەستن بە چین. دەبێت ئەو پەردە ئاڵتونیانە لەسەر پەیوەندیە ئابوووریەکان لەگەڵ چین لابدەین و دەبینین ئاستەنگەکانی چین تەنها لە دەواازەکانیدا نییە، بەڵکو لە هەموو شار و پارێزگاکانیدایە. دەبێ بە گومانەوە تەماشای وەبەرهێنەکان لە پرۆژەکانی دەوڵەتی چینیدا بکرێت. بەیژین مایک پۆمپیۆ تۆمەتبار دەکات بە هەوڵدانی بۆ ناکۆچینانەوە لە نێوان چین و وڵاتانی دیکە. جارێکی تر پامپیۆ لە وتارە ڤیددیۆیەکەیدا تۆمەتی بێبنەمایدایە پاڵچین و هەوڵ دەدات تۆوی ناکۆچی لە نێوان چین و وڵاتانی دیکە بچێنێت. چین بەتوندی بەرهەڵستی ئەمە دەکات. ئەم ئاماژانەی ئەم دیبلۆماتکارە ئەمریکیەی پەیوەست بە چین دژی ڕاستیە سادەکانن. ئاماژەکانی بیرکردنەوەی چەسپێوی جەنگی سارد زیاتر دەخاتە ڕوو، هەروەها لایەنگری ئایدۆلۆژی. شیکاران دەڵێن هەر لە دەریای باشووری چین هەتا دەگاتە سنووری لەگەڵ هندستان، چین هەبوونی توانای لەشکری خۆی پیشان دەدات. ئەمەش ئاستەنگێکی ڕشدە بۆ واشنگتن. لە چەندان شوێن و بە تایوان دەست پێ دەکات، هەتا دەگاتە شوێنی دیکە کە تیاندا چینی بەهێز بازووی خۆی پیشان دەدات. هەر بۆیە دەبێت ئێمە ڕێگایەکی ژیرانە بدۆزینەوە بۆ پاشەکشە پێکردنی بەو هیوایی نەگاتە ئاستی بەرەنگاربوونەوە. چین و هندستان وەک دەگوترێت ڕێکەوتون لەسەر ڕاگررتنی بەرەنگاربوونەوەی زیاتری لەشکری نێوانیان دوای پێکدادانێکی سنووری هەفتەی ڕابردوو ئەوەی کوژرانی 20 سەربازی هندستانی لێ کەوتەوە. ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا جۆن بالتن لە کتێبەکەیدا لە ڕووم وەر ئیت هەپند باسی دۆزی کوردیش دەکا و کۆشکی سپی دەڵێ ئەمە هەڕەشەیە لەسەر ئاسایشی نیشتیمانی چونکە زۆر لە نهێنیەکانی حکوومەت دڕکاندووە. یەکێک لەو بەریزانەکە کتێبەکەی خوێندووە دکتەر ڕێبوار ڕەشید لە ستۆکۆڵم لەگەڵمانە. دکتەر ڕێبوار دەمانویست ئەوە بزانین ئەوەی کتێبەکەی بخوێنێ چی لێی تێدەگا بە تایبەتیش کە باسی پەیوەندەکانی ترامپ لەگەڵ سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان دەکات. ڕاستەکەی بڵتۆن باسی زۆر شت دەکات لەو پەیوەندیە دیارە کتێبەکەی ئەو سەبارەت بە کۆمەڵی پرسی جیاوازە کە هەموو جیهان دەگرێتەوە کە دێتە سەر بابەتی کورد و تورکیا و بەتایبەتیش ئەردۆغان. لەوێدا دووبارە و سێبارە بەڵتۆن ئاماژە بەوە دەکات کە سەرۆک کۆمار ترامپ کەسێکە کە زانیاری کەمە بێزانیاریە. پەیوەندەکانی ترامپ لەو ڕۆ لەگەڵ ئەردۆغانە زۆر بەرزونزمی دەکا، هەوڵێکی زۆر دەدرێکە لەسەر هەمان خەت بوەستێ بۆی کە بۆ مانایی کە دەوڵەتی تورکیا لە ناو سیاسەتی ئەمریکا بزوێ لە کاتێکدا کە لە مەسەر لە پرسی سووریا داوایە کە هێرش ناکاتە سەر کوردەکان و هێرش ناکاتە سەر ناوچەی ڕۆژئاوا و ئەوەی کە ئێمە پێ دەڵێن ڕۆژئاوا لەگەڵ باکووری سووریا، بەڵام لەوەدا سەرکەوتوو نابێ. بەپێی بەڵتۆن کە باسی دەکات گۆڕانکاریەکان لەو کاتوو دەست پێ دەکات کە لە کۆبوونەوەی وڵاتانی 20 ژمارە 20 کە کۆ دەبنەوە لە بوێنریس ئارێس لەوێدا دەڵێ کۆمەڵی قسە و باز لەگەڵ ئەردۆغان دەکەن دەچێتە ژێر کاریگەری ئەردۆغانەوە. دکتەر ڕێبوار ینی کۆشکی سپی دەڵێ کە بۆڵتن ئاسایشی نیشتیمانی ئەمریکا خسووتەوە خەتەر و زۆر جارش دەڵێ قمار بە زانیاریەکانی کردبوو بۆ قازانجی خۆی. سەرۆک ترامپ دەڵێ لە تویتێکە هەڵبەتە ئەبێ بۆڵتن زیندانی بکرێت لەسەرەوە لەسەر دڕکاندنی هەندی ئەو نهێنیانە. دەمویست پرسیارەوە بکەم چه زانیاریەک لە کتێبەکەدا هاتووە کە ئێمە نایزانین لەسەر کوردا وتراوە و هەستیار بێ؟ ڕاستەکەی زانیاریەکان بەو شێوە بەڕای من بەو شێوە هەستیار نین. ئەوانەی کە خوێندویانەتەوە لەسەر سیاسەتی ئەمریکا و تورکیا
لە دوای سەرۆکۆمار ئۆباماوە دەزانن کە گۆڕانکاری زۆر دروست بوو لە سیاسەتی ترامپا و دەزانن کە زۆرێک لەو شتانە تا ڕادەیەک لە ترامپ چاوەڕوان کراو بوو لە بەرەوەی ترامپ کەسێکەکە زۆر زوو برادەکانی دەگۆڕێ مەسەن لەوێدا زانیاری لەو چەشنە زۆرن و دوای ئەوە مەسەن بۆ نمونە کە دەڵێ ئێمە کوردەکان تەسلیم بە ئەردۆغان دەکەین بیان کوژێ لە شوێنێکە دەڵێ ئەردۆغان ناوی پەکەکە و پەیەدە و یەپەژەی وەک ناوی خۆی لەبەرا کە زوود و پاتیان دەکاتەوە لە شوێنێکە دەڵێ من تێگەیشتم کە ئەردۆغان مەبەستی لە دژایەتی پەکەکە مەبەستی لە کوشتنی کوردەکانە بۆ نمونە مەسەن قسەی لەو بابەتە زۆر تێدایە کە بێگومان جێگای مشتومڕ و بێنەوبەرەیە بۆ وڵات بۆ کوشتی. دکتۆر ڕێبوار سەرۆک ترامپ لە تویتێکە گوتویتی کە بۆڵتن بەڕاستی کابرایەکی گەمژەیە وەکو بە قسەی خۆی. پرسیارەکەم پرسیاری کوتاهیم ئەوەیە دەمێنێتەوە باسکەم بەپێی ئەو زانیاریەی کە دەستمان کەوتووە کە خوێنەر لە کتێبەکەی جۆن باڵتنە دەبینیم. ئەگەر هاتوو دۆناڵد ترامپ بۆ گەڕێکی تری 4 ساڵی سەرۆکایەتی ئەمریکا سەرکەوت چ سیاسەتێک بەرامبەر بە کورد پەیڕەو دەکاتن؟ ئەگەر لەسەر ئەم زانیاری کتێبەکە بێ دەتوانێت بەڕاستی سیاسەتێکی زۆر خراپ بێت دژ بە کورد هەتاکو و بە کۆمەڵ کوشتنی کوردی لێ بکەوێتەوە مەسەن لەو کتێبە بە 1 6 باسی ئەزیدی ناکرێت کە لە ڕێگای داعیش و تورکیا و کۆمەڵ کوش کراون 1 گوشە لەسەر هەموو ئەو هێرشانەی کە کراونەتە سەر ڕۆژئاوا بەگشتی باز ناکرێت لەگەڵ ئێوەش ئێمە دەزانین کە ڕاوێژکاری ئێستا ئۆبراین چەندین جار هەروەکو بۆڵتۆن باسی ئەو پرسانەی کردو باسی مەترسی بە کۆمەڵ کوشتنی کوردەکان لەبەرەوە ئەگەر ئێمە لەسەر ئەو زانیارێنە سیاست بکەین من پێم وایە ترامپ کەسێک نییە کە جێ متمانە بێ بۆ پاراستنی خەڵکی کوردستان کە بێپارێزەیە کە بێچەکە بێتەخەمەنیە بەرامبەر بە دووهەمین سوپای تورکیا و ئەردۆغان کە خۆیان لە ناو خۆیاندا باسییان کردووەکە ئیسلامیستێکی ڕادیکالە و خەریکی ئۆرگانیزەکردنی مسلمانانی ڕادیکالە ئیسلامیستی ڕادیکال کە بۆڵتۆنە و شێ بەکاردەبا لە ڕاستیانی ئیسلامی تۆریست ڕاستەکەی دەومانایە دێ بە ئینگلیزی وا دێ ڕادیکال ئیسلامیستی زیانی و ئیسلامی کە دەتوان وا بکەن. دکتۆر ڕێبوار زۆر سپاس. سەرۆکوەزیری ئیسرائیل بنیامین نەتەنیاهۆ دخوازا سەروەریە ئیسرائیلێ بسەپینێ لەسەر نێزیکی 130 ئاکنجیگەهین جهویان لە کەنارێ ڕۆژئاوا لە گۆڕا نەخشەی ئاشتیە سەرۆکی ئەمریکی فەڵستینی لە دژی وی نەخشەینە لێ جهویên وان ئاکنجیگەهان دەترسن ئەڤە بە سەردەمێ ئاواکردنا دەولەتە ئیسرائیلێ لە کەنارێ ڕۆژئاوا. سەرۆکی شارەوانی ئیفرات بە پەرۆشەوەیە ئەم بەشە بلکێنرێتەوە بە ئیسرائیلەوە لە کاتێکدا 16,000 ئیسرائیلی لە تەنیش شاری بەیتی لەحمی فەلەستینیەوە دەژین. ئەمە بەشێکە لە نەخشەی ئاشتی ترامپ کە ڕێگە دەدات لە سەدا سی خاچی کەناری ڕۆژئاوا بخرێتەوە سەر ئیسرائیل کە هێشتا هیچ نەخشەیەکیش لە ئارادا نییە کە چ ناوچەیەک دەگرێتەوە. لەو باوەڕەدام پرۆژەکەی ترامپ دەرفەتێکی گەورە بێت نابێت فرامۆش بکرێت لەو دەرفەتانەیە نازانرێت کەی جارێکی دیکە شتی وا هەڵدەکەوێتەوە ئەوەش تەنها لەبەر ئەوە نا کە چیمان دەست دەکەوێت بەڵکو ئەو ژینگە ئیداری چواردەورمان بم بڕیارە ڕێوشن بۆ دەسەڵاتی فەڵەستینیش دادەنرێت. فەلەستینیەکان هۆشداری دەدەن لکاردنەوەکە دەبێتە هۆی دروستبوونی توندوتیژی ئەوان پێیان وایە دەوڵەتی فەلەستینیش مەحاڵە بێت. ئەوان هیچ پاساوێکیان ناوێت بۆ هێرشکردنە سەرمان و کوشتنمان جا ئەگەر ئەم پلانە ئاشتێش وەکو ڕوژاندنی خولێکی دیکەی کاری تیرۆریستی بێت پێشموانیە ئەمە هەڕەشەیەکە لە جێی خۆیدا بێت. بەڵام هەندێک لە خەڵکی ئیفرات لەو باوەڕەدان کە لیکاندنەوەکە هەڵەیەکی استراتیژیە. ئەو پلانە تەنها خزمەتی بەرژەوەندەکانی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ناتانیاهۆ دەکات کە بە گەندەڵی تۆمەتبار کراوە. دەبینم سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئامادەیە بۆ تێکدانی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و سعودیە یاخود ڕێکەوتنی ئاشتی ئوردون یان پەیوەندیە گەشەکردوەکانمان لەگەڵ ئیمارات پەیوەندی لەگەڵ حیزبی دموکرات لە ئەمریکا هەروەها لەگەڵ ئەڵمانیا و فەڕەنساش تەنها لە پێناو ئەوەی کە لە دەرەوەی زیندان بێت. هەندێکی تر لە خەڵکی نشینگەی ئیفرات پێیان باشە ژیان لەژێر سایەی دەسەڵاتی یاسایی ئیسرائیلیدا کاریگەریەکی باشیشی دەبێت بۆ سەر ژیانی ڕۆژانیان.
زۆر شتی ڕۆژانە هەیە کە بە شێوەیەکی تەواو مامەڵەی لەگەڵدا نەکراوە وەکو ئارامی سەرشەقام، بابەتەکانی ژینگە و یاسایی، چونکە ئێمە هێشتا لەژێر کاریگەریە تێکەڵاوەکانی زەمەنی عوسمانی بەریتانی لەشکری ئیسرائیلیدا دەژین. یاسای ئوردن بە شێوەیەکی دادپەروەرانە جێبەجێ ناکرێت. لە دەرەوەی ئۆردوگای ئیفرات هەندێک لە نشینگە ئیسرائیلیەکان بە هۆکاری تێر دژی ئەو پلانن. ئەوان نیگەرانن لەمەڕ ئەو لە سەدا هەفتایی خاچی کەناری خۆرئاوە کە بەپێی نەخشە ئەمریکیەکە ناگەڕێتەوە سەر ئیسرائیل، لە کۆتاییشدا دەبێتە بەشێک لە دەوڵەتی فەلەستینی. لەو باوەڕدانیم کە ڕێکەوتنی سەدە بۆ ئێمە باش بێت، چونکە دەوڵەتی فەڵەستینیش لە خۆ دەگرێت. ئێمە لەگەڵ ئەوەدانین. لەو باوەڕدام کاتی ئەوە هاتووە دەوڵەتی ئیسرائیلی خۆی بڕیار بدات شوێنە استراتیژیەکان لەکوێن دەربارەی بوونی نشینگەکانی جەددیە و سەمارە. ئێمە لە خەڵکی دیکە باشتر دەزانین ناوچە استراتیژیەکانی ئێمە لەکوێن. لە نشینگەی ئیفرات زۆرێک دەڵێن لکاندنەوەکە هەڵدەرەخسێنێت بۆ دروستکردنی زۆرێک لە خانوبەرەی تازە و هاندانی خەڵکی تریش کە بێن لێرە بژین. و ئەنجومەنی وەزیران یê فلستینی لەگەلی ئوردنی جڤیا بەری جێبجێکردناوی نەخشەیê ئیسرائیلê لە وî cihî û çendîn akincigehên dîyên cihûan. Ew plana li gorî nexşeyê Serokê Emerîkî Donald Trump li Rojhilata Navîne piştevaniya bihêziya İsraîliyan heye lê Filistînî wê red dikin. Renga ew plan li yekî mehabêtin bê cêbicêkirin lê Serokwezîrê Filistînê dibêje ew dê peyamekî bigehînin Encûmenê Asayişa Netewên Girtî û Amerîka û İsraîlê jî. Dema ku li destpêkê varosa korona belavebûyî hikûmetên Iraqê û ya Lubnanê jî xwepêşandan bi zorê jêk belav kirin. Niha ew xwepêşandar vedgerîne navcadan careke dî lê bi birs û tûrebûneka zêdetir. Dadwerî û wekhevî daxwaza wan e weke çawa ew daxwaza xwepêşanderên Amerîka be. الپای زابوری خوپیشاندان گشتیل سرانسر لبنان دست بگیرن و به حیوان بردوام بون به روژه خوپیشاندان بون و به شف شروع دادان هبونه نوکه پشتی بورینا چند حیوان جقدقه ها در کفتنه خوپیشاندر ودگرنه و سرجادان لی خلک خودجوهید بیجن ویروس بوی اگر کپرزگره کن ولاد دیگ دای کورتر ببن و نوکه ولاد خرابترین قیران آبوری دا بوری دوان دهان سالن بوری دا عنا رصيد جنيت العمر كلها ما پاره خوی هلگرتی جداز دا از نزان نو که ام چت گین خلق گازندان جنگندالیا سیاست مداران دکد کو اون بوین اگر زده بونا هجاری به شوی که برفره دنا ولاتی دا رکخستن نفنتوی یا زلال کرنا گندالی دبیجید سیستم لبنانی پاراستنا تا که کسین گندال دکد و نزیکینو تو صد جهالاتیان هزر دکن کو او پرزگیره کا سرکیه شلو و کار دبیجن اگر چاره سریه قبلس نه دگیرن دراش پتر تک چید او همی پیگدادان مدیدی بری 6 حیوان حتی نوکه یانجی لدم خوپشاندان دست بکیری راسته خوب به نظم بونا بهای پاره و گرداینه او گل کربت خلقی و بون خوپشاندان عراق پار حیوا 10 دست بکیرن و بوین اگر کشتنا صدان کسان نوکه هندک خوپشاندر نوا میدان ولاتی هنه لی بهرا پتر یوانج بر بلاو بونا ویروسا کرونا مالن خوونه لی هر اول هندک جهان خوپشاندان بردوامن سرکوزیرینی مصطفی الکاظمی پیمان به جهینانا چند داخوازان دایه. جبردانا چالاگوان زندان کری و دجی گندالی راوستید و پلانا جبو هل بجارتنی نی بدانید هر واسا پرزگرکن آبوری و اولکاری چاره سر کرد. لی چالاگوان دبیجن پشتی 17 سال جهولدان نسرکفتی جبو آواکرنا دیمقراطیه که هفسنگ دی او بردوام سرجادان مینن تاکو هر تشتک بهت جهینان. اف کربه نبتنه خوپشاندر هست بیتگن. لی او خلکین لمالن خوشی او هسته هیا او برپرسن لسال 2003 ینهاتی دا کو دموکراتی دروز بکن لعراق لی او نکریه UN دبیجید که عراق ولاده که به نفته دولمنده و چید بیت رجه هجاری افصاله 40 ساده بلندتر ببید و او برگیریان زنبونا بهای نفته و مطرسیا زفری نوه و گروپ تیروریست دولت اسلامی داعش دکد چالاگوان لعراق و لبنان دوی ویدانه که ویروس گیم بی دا که بکارن چالاکین خوب بردوام بکن شورش ناراوستید او ام ده و گره نفس جادا حتی که ام مافین خو ورگیرین به پیشگیری گرتن دگل خوپیشاندرین امریکیش برمرنا جورج فلوید چالاگوان عراقی و لبنانی برای انترنت تویتان دنویسن مجید وید بهنا خوهل کشین مترسیا ویروسی را گیری لهمی خوپیشاندران سرانسر جیهان گرینه
لێ شلوڤەکار دەبێژن عێراق و لبنان لە بەرتێکچوونێنە و دەبێت چارەسەریên mezin lê bihênekirin. Li van du rojên dawî vegirên varosa korona li Amerîka zêde dibe. Heta niha nêzîkî 2 milyûn û 500,000 kes bi vayrosê ketine, nêzîkî 123,000 jî pê mirine. Li Herêma Kurdistana Iraqê jî vayros her belav dibe. Gelo pêşhatên dawî çi ne? Hevkar Hêro Zengene bi Skypê digel Dr. Mihemed Xweşna û peyvdarê Wezareta Tendurustiya xiftiye. ڕاستی لێستادا بارودۆخەکە بەرەو خراپتر دەڕۆ ژمارەکان ڕۆژانە بە بەردەوامی لە زیادبوونتان و لە 24 کاتژمێر ڕابردوو بەداخەوە 14 حاڵەتی مردن لەسەر ئاستی هەرێمی کوردستان تۆمار کراوە. ئەمە جگەلەوەی هێواش والەوە نزیک دەبینەوەکەوە هەم سەرچاوە مرۆیەکان و هەم سەرچاوەکانی دیکەی پزیشکیش بەرەو نەمان دەڕۆن شوێنەکان و لە قڕبوم نزیک دەبنەوە چەندین شوێنی دیکەی دەروی نەخۆشخانەکانمان دەست پێ کردو بۆی نەخۆشی وەربگیرێت. هەموو ئەمانە ئاماژەیەکن کە بارودۆخەکە لە ئێستا زۆر خراپە واگەر کۆنتترۆل نەکرێت بەرەو خراپتریش دەڕوات. بەڵێ دکتۆر باسی کۆنتترۆلکردنەکەین کە بە چ شێوەیەک دەکرێت کۆنتترۆل بکرێت و لەگەڵ ئەوەشدا با بڵین لەگەڵ خەڵکی لە هەرێمی کوردستان قسەمان کردووە بۆ نمونە من لەگەڵ خەڵکی لە شاری سلێمانی قسەم کردووە گازندەی ئەوە ئەکەن کە ئاسان دەستیان ڕناگا بەو شوێنانی کە بتوانن تاقیکردنەوەی با بڵین تاقیکردنەوەی کۆرۆنای لێ بکرێت دەڵێن کاتێک کە ئەچیتە ئەو شوێنانە ڕێوشوێنەکانی تەندروستی ئەوەندە خراپەوەکو خۆیان ئەڵێن کە کۆرۆنا نەبێت تووشی کۆرۆنابی لەسەر ئەمە وەزارەت تەندروستیاڵە چی؟ سەبارەت بە ڕێنماییەکان لەسەر ئاستی تاکە کەسی کاریگەری یەکجار زۆرە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ئەمپەتە سەبارەتەوەی لە هەندێک نەخۆشخانە ڕێنمایی جێبەجێ ناکرێت ئێمە وەکو وەزارەتی تەندروستی هەموو ئەو ڕێنمایانەی دەری دەکەین بۆ فەرمانگە و دام و دەستگاکان سەرەتا لە دامەزراوەکانی خۆمانەوە دەست پێکەین بێگومان تونترین ڕێکاری خۆپارێزی پێویستە لە نەخۆشخانەکان بێ ئەگەر هاتوو لە هەر نەخۆشخانێک هاوڵاتیان هەستیان کرد مەرجەکانی تەندروستی تێدانە خۆشحاڵیەوە ئامادەین کە بەس ئاگادارمان بکەن و بە دوواداچوون بۆ بکەین بە ڕێوەبەراتیەکانی ئەو شارە ئاگادار بکرێتەوە ئەگەر لە ڕێی بەڕێوەبەراتیەوە نەکرا دەکرێت لە وەزارەتیشەوە ئاگادار بکرێنەوە بۆی بە دوواداچوون بۆ ئەو بکەین چونکە بەڕاستی نەخۆشخانەکان ئەگەر پابند نەبن بە ڕێنماییەکان شوێنێکی خراپ دەبێت بۆ گواستنەوەی ئەمپەتە وەکو بەڕێزە داماژە پێدا دەکرێت ببێتە هۆکاری توشبوونی هاوڵاتی دیکە ئێمە زۆر جەخت لەسەرەوە دەکەینەوە کە ڕێنمایی خۆپارێزی سەرەتا لە دام و دەستگا تەندروستیەکان پاشان لە فەرمانگەکانی دیکە زۆر بەتوندی جێبەجێ بکرێت بۆی داوا لە هاوڵاتیان دەکەین لە حاڵەتێکی وە ئاگادارمان بکەنەوە. بەڵێ دکتۆر بۆ پاراستنی با بڵین کارمەندانی تەندروستی با پرۆسەکانی ئێوە چۆنە هەندێک لە کارمەندانی تەندروستی گازندەی ئەوواکەن کە ڕێوشێنی باش نەگیراوەتە بەر بۆ پاراستنی ژیانی ئەوان لە کاتی ئەم کۆرۆنایەدا و هەروەها ئاماژە بەوەش دەکرێت کە سەرچاوەکان کەمن سەرچاوەکانی کە هەیەە کەمە لە بەردەستیاندا بەپێی پێشنیارە ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ ئەوەی ئەو سەرچاوە پزیشکیانە لەسەر ئاستی جیهان لە کورتی نەدات و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش بتوانین لە پێویستترین شوێت بەکاریبێنن کەلوپەلی خۆپێدا پاراستن و خۆپارێزی تەواو با بڵێن وەکو جلوبەرگ و ماسک و دەستکێش و تەنانەت پێڵاوی تایبەتیش هەموو ئەوانە تەنها لە سنتەرەکانی کۆرۆنا بە شێوەیەکی 100% پێویستە بەردەست بێت لە شوێنەکانی دەرەوەی کۆرۆنا لە بنکە تەندروستیەکان لەو شوێنانەی حاڵەتی سار دەبینن خۆپارێزی پێویستە لەسەر ئاستی تاک هەم وەکو هاوڵاتی و هەموو کارمەندانی خۆمان جێبەجێ بکەن و بتوان ڕێماسک و دەستکێش و ئەو شتە سەرەتاییانیان بۆ دابین بکرێن چاوەکو ئێستا بە خۆشحاڵیەوە هەم لە نەخۆشخانەکان و سنتەرەکانی کۆرۆنا کەم و کورتی نەبووە بەڵام لە سنتەرەکانی دیکەی دەرەوەی کۆرۆنا ناتوانێت کەلوپەلی پێداویستی 100% هەر هەموو ئەوەی لە کۆرۆنا هەیە دابین بکرێت یەکەم لەبەرەوەی لە ڕووی زانستیەوە ئەو پێویستی زۆرە نیە دووەم لە ڕووی بەردەستیشەوە هەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی جیهانیش ئەمە بەردەست ناکرێ و ناتوانرێ بەم شێوە بێت بۆیە خۆپارێزی ڕێگری زیاتر دەکات لە بەکارهێنانی کەلوپەل و ئێمە پابەندی ڕێنمایی زانستەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانین بەڵام ئەگەر لە ئێستا لە سنتەرەکانی کۆرۆنا بەردەست بێت ئەگەر ژمارەکە بەردەوام بێت بەداخەوە دەگەینە ئەو ڕۆژەی کە لەوێش کەم و کوڕی ڕوو بدات کە هیوادارین ئەو ڕۆژە نبینین باشە ئەگەر منیش هیوادارم کە ڕۆژێکی وانەیەتە پێشەوە بەڵام پلانتان بۆ ئەو ڕۆژانە چییە ئەگەر ڕۆژێکی وا ڕوو بدات هەموو هەوڵێکی ئێمە سەرەتا پاراستنی کارمەندان و پزیشکانی ئێمە چونکە بە بێبوونی ئەوان کۆرۆنا لێرە تەواو تەشەنە دەکا هیچ شتێک ناکرێت ئەگەر بگەین بۆ ڕۆژەوە لیدی نەخۆشخانەکان تەواودا دەخرێن تەنها خزمەتگوزاری کۆرۆنا پێشکەش دەکرێت جگە لە خزمەتگوزاری فریاکەوتن هیچ خزمەتگوزاریی دیکە نابێت هەموو کە لە کەلوپە لە خۆپارێزیەکان لەو شوێنانە بەردەست دەکرێن بۆی سوودی لێوەربگیرێت هەموو هەوڵێکی ئێمە دەبێت دابینی بکەین بەڵام دەبێت ئەوە بزانین کە هەندێک شت لە دەروی توانای سنووری ئێمەیە بۆ نمونە لە پارێزگای هەڵەبجە لە دوێنێ
لەوانێ پشکنین نەما لە سلێمانی دەکرێت لە هەر چرکەیەک لە هەولێر دەکرێت لە هەر چرکەیەک نەقز ڕوو بدات ئەمانە دەگاتە سنوورێک کە ئەوەیە ئێمە لە یەکەم ڕۆژەوە ئاماژەی ئەو مەترسیە دەکەین بەڕاستی دەکرێت ڕۆژێک بچێتە دەرەوەی توانای وەزارەتی تەندروستی دەرەوەی سیستەمی تەندروستی کە نەمانی کەلوپەلی خۆپارێزی و پێداویستە پزیشکەکانیش یەکێکە لەو شتانە. بەڵێ دکتۆر محەممەد خۆشناو و تەبێژی وەزارەتی تەندروستی یاریمی کوردستان زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە. سپاس بۆ ئێوەش. و لە باژارێ سلێمانی فەرمانبەران خۆپیشاندانên xwe nû kirneve ev çend mehin wan mûçeyê xwe wernegirtine. Fermanberên bajarê Silêmaniyê dixwazin mûçeyê wan rastexwe ji Bexdayê were. Raporta Peyamnêrî Dengê Amerîka Rêbas Mecîd. شاری سلێمانی هەفتەیەکی پڕ لە خۆپیشاندان و ناڕەزایی و ڕێپێوانی بەڕێ کرد. بەشێک لە هەوڵاتیانی شاری سلێمانی هاتوونەتە سەر شەقام و ناڕەزایی خۆیان دەردەبڕن لە پەرەسەندنی هەژاری و بێکاری و کەمکردنەوە و نەدانی موچە ئەمەش لە کاتێکدایە موچەی چەند مانگێکی ڕابردویان وەرنەگرتووە. یعنی معقولە ماڵ هەیە 4-5 بەتاڵی هەیە معقولە زانکۆی تەواو کردووە دەیوێ وەکو ئینسان بژی دەیوێت ئیشێکی شەرافمەمەندانەی هەبێن بەڵام ئامادە بەکار بێ کاری نەدەنێ ماڵ نییە ئێستا لە کوردستانە شەڕیتیانە بێ لە بەرامبەر بێکاریە لە بەرامبەر هەژاریە لە بەرامبەر نەبوونیە معقولە پێشمەرگەیەک لە وڵوبە دەڵێ من 750 دیناری تەبعم پێکرێکیشم ئاخر تۆ وەرە لە وڵاتێکە سەرخان و ژێرخانی هەمووی خێر و بەرەکەت و پارە و داهات و نەوت بێ نتوانانی جواب بەخواستی خەڵک بیتەوە ئەو سیستمە سیاسی سەقەتێکی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە مەهزەلەیە کارێکی کردووە کە خەڵک لە ناو ماڵی خۆشیان مرتاح نەبێ کارێکی کردووە کە هەمیشە ئێمە مێشکمان بە سیاسەتەوە سەرقاڵ بێ یعنی ئەوەی کە لە ئێستا ڕۆدا هەر ڕۆژە و داخستنی پەرلەمان بە بیانوویەک بۆ ئەوەی یاسایەک تێپەڕێنن یاخود بۆ ئەوەی کە داواکاریەکی شخصی خۆیان یاخود حیزبی خۆیان جێبەجێ بکەن مەرامیش خۆیان جێبەجێ بکەن ئەمە خەتەرێکی گەورەیە لەسەر سیستمی دیموکراسی لە هەرێمی کوردستان. لە کاتێکدا حکوومەت یاریمی کوردستان هۆکاری نەبوونی موچە دەگەڕێنێتەوە بۆ ئەو بڕە قەرزە زۆری لەسەرەتی لەگەڵ کێشە هەڵواسراوەکانیان لەگەڵ حکوومەتی ناوەند بەڵام ئەو هەوڵاتیانی لێرەدا کۆبوونێتەوە باش لەوە دەکەن کە کێشەی کوردستان گەندەڵیە نەک قەرز چونکە دۆخەکە بە شێوەیە خراپە کە ئەوان ڕێنماییەکانیان شکاندووە و هاتوونەتە سەر شەقام. ئەو تا ئەم شارە تووشی کۆرۆنا بۆت بەدەیان کەس و گەنجمان ڕۆیوە خەڵک لەبەر ناعەدالەتی ئەو تا ڕێنمای تەندروستیەکانیان شکاندووە دێن داوای نانەکەن یعنی نەبوونی نان زۆر گەورەترە لە نەبوونی لە ترسی کۆرۆنا. دوای دواکەوتنی موچی چەند مانگێکی موچەخۆران و خراپتربوونی دۆخەکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕێژەی بێکاری و هەژاری لە هەرێمی کوردستاندا ڕووی لە هەڵکشانە و هاوڵاتیانی حکوومەتی یاریمی کوردستان و پارتە سیاسیەکان بە بەرپرسیار دەزانن لەو دۆخە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. بهیوی و داخوازن دەمن خۆش هەتا جارێکە دیگەهینەیەک دە بەرنامەکە دیا کورد کۆنەکشەدا هەر شاد و بەختەوەر بن و سلااو و ڕێزی من دەخیلی شەمە بەدوعا.